ڕێبازە پیرۆزەکەی مام جەلال ڕوون و واضحە ئاشتیە دیموکراسیە مافی مرۆڤە مافی چارەی خۆنووسینە لەسەرەوە چەکوشی زلزلیان بەدەستەوێت 4 ساڵە 3 ساڵە دانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پارچە پارچەکەن پێیان پارچە پارچەداکەن ئەمە مانایەوەی ئەم حیزبە حیزبێکی زیندووە حیزبێکی جەماوەریە بەڕازی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتکاری حیزبێکی تر بێت هەرچی حیزبێک بێت لەم دنیاە من قبوڵی ناکەم بە هیچ نەوەیەک ئێوەش نابێ قبوڵی بکەن ئیتر پێویستە ئەم ڕاستە بڵێم ئێمە دژمنایەتی هیچ کەسێکمان پێخۆش نییە بەڵام شعاری ئێمە نصادق من يصادقنا ونعادي من يعادينا هەر کەسێک دۆستایەتیمان بکە ئامادەین دۆستایەتی بکەین ئامادەین هاوکاری بکەین لەگەڵ هەر کەسێک کە بێوێ هاوکاریمان بکات دۆستایەتی بکەین لەگەڵ هەر کەسێک بێوێ دۆستایەتیمان بکە هەر کەسێکیش دژمنایەتیمان بکات ئەوە سەری خۆی دەدا لە تاشە بەردەکاری کێوەکانی ئاشتی و ماف و یەکسالی و هەمووان بەدەست دێ